زانایان دەربارەی ئەوەی چی شەوێک لە شەوەکانی دەی ئەخیر لەیلەت القەدرە هەیە ئەڵێ هەندێک زانایانمان وتویانە هەر لە ئەوەڵی ڕەمەزان وەیە یعنی یەکەم شەوی ڕەمەزانە هەندێک فەرمویانە لە ناوڕاستە هەندێک فەرمویانە یەکەم شەوی 21 هەندێک فەرمویانە 23 المهم قسە زۆر کراوە لەو بارەوە بەڵام ئەوەی ڕاست بێ خوا شاردوویەتیەوەی ئەوەی ڕاست بێ شەوی قەدر شەوێکی دیاریکراو نییە ڕاستە ڕەئی زۆر لەسەر 27 بەڵام ئەویش 100% نییە خوای تەعالا شاردوویەتیەوەی خۆشەویستەکانم شاردوویەتەوەی لەبەرەوەی تو هەر دەشەوەکە زیندوو بکەیتەوە بە عیبادەتی خوای پەروەردگار خوای تەعالا بە عیبادەتی ئێمە گەورەتر نابێ خوای تەعالا بە عیبادەتی ئێمە مڵکی زیاتر ناکە ئێمە بۆ خۆمانە عیبادەت ڕاهێنانە لەسەر ئەوەی ئەو حکمەتە کە خوای تەعالا مرۆڤی بۆ دروست کردووە تو ئەو حکمەتە تیا بێتە جێ عەبد خۆشەویستەکانم ئەوترێ لە زمانی عەرەبیە شارع معەبەد جادەیەک ئەگەر تەسەی تیا نەبێ ئەڵێن جادەیەکی بێتەسەیە ئینسانی عابد ئینسانێکە بەو شێوەیە کە خوا ئەیەوێ تەکەبر بەسەر خەڵکان ناکە لار و لۆر نییە درۆزن نییە فێڵباز نییە بێوەفا نییە خائین نییە ئینسانێکی پاکە خوای تەعالایش مرۆڤی بۆیە دروست کردووە چاکەکار بێ دوور بێ لە خراپە کاتێ عیبادەتەکە ئەبێ بە ئینسانێکی عابد واتە بێلەکە ئەوە بۆ خۆت باشە هەر کەسێ ئینسانێکی بێلەکە بێ لە هەموو شتێک ئایباتەوە و قیامەتیش سەرکەوتوو ئەبێ بۆیە عیبادەتەکان بۆ خۆمان باشە خوای تەعالا لەیلەتول قەدری شاردۆتەوە تا ئێمە زیاتر خواپەرستی بکەین خوای تەعالا زۆر شتی شاردۆتەوە خۆشەویستەکانم بۆ نمونە سعاتێکەیە لە ڕۆژی جمعەیە سعاتێکەیە لە ڕۆژی جمعەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی هەر کەسێ لەو سعاتە عیبادەتی خوا بکە داوا بکە لە خوا هەرچی داوا بکە لە خوای تەعالا خوای تەعالا وەڵامی دێداتەوە بەڵام دیاری نەکردووە بۆ ئەوەی تۆ هەوڵ بدەی هەموو سعاتەکان دوعا بکەی خوای تەعالا باسی خێری لە قورئانە باسی خێری سەڵات الوستامان بۆکە یعنی نوێژە ناوڕاستینەکە تا ئەم دقەیە یەکلا نەبوو تۆ کامە نوێژە ناوڕاستینەکەیە لەبەر ئەوەی هەر هەموو نوێژەکان هەر 5 فەرزەکە تۆ هەوڵ بدەی بە جوانی ئەنجامی بدەی تاوەکو نوێژت نەفەوتێ هەروەها ناوێکی هەیە خوای تەعالا پێ ئەوترێ ئیسم الله الأعظم لە ناو جوانەکانە ناوێک هەیە ئیسم الله الأعظم ناوە گەورەکەی خوای تەعالا بەو ناوە داوا بکەی خوای تەعالا هەموو یعنی دوعاکانت وڵامە داتەوە کامیانە لە ناوە جوانەکان تا ئێستا یەکلا نەبووتەوە لەبەر ئەوەی تۆ بە هەموو ناوەکان دوعا بکەی هەر لە الله یا الله خوای ڕەحمان پێ بکەی یا ڕەحمان خوای ڕەحمان پێ بکەی یا ڕەحیم حتا هەر هەمووی تا ڕابێی لەسەر ئەوەی ناوە جوانەکانی خوا بڵێ و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ خوای تەعالا 99 ناوی هەیە هەر 99 ناو 100 کەم یەک ناو هەر کەسێ بیژمێرێ بیڵێتەوە ئیمانی پێی هەبێ دوعای پێ بکە خوای تەعالا ئیخاتە بەهەشتەوە جا لەبەرەوە خۆشەویستەکانم لەیلەتول قەدر دیاریکراو نییە بزەبت بڵێ کامە هەوڵ دەین ئێمە هەر دەشەوەکە زیندوو کەینەوە ئینشاء الله بەری لەیلەتول قەدرەکەوێ خۆشەویستەکانم دوو شتان لەبیر نەچێ یەکێکیان خاتو عایشە ڕزای خوای لێ بێ دایکی ئیمانداران پرسیاری لە ڕەسوول الله کرد صلی الله عليه وسلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئەگەر شەوانی قەدرمان زانی مەسەلەن ئەزانیمان ئەم شەو لەیلەتول قەدرە و دانیشتین عیبادەتی خوامان کرد چی دوعایە بکەین باشە لەو شەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بڵێن اللهم إنك عفو تحب العفو فاعف عني خوایە تۆ لێبوردنت خۆشەوێ لێم ببوورە مهمترین شت لە دنیاە لێبوردنی خوایە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیفەرموو بڵێ خوایە پارەم نییە و دەوڵەمەندم بکەی خوایە فلان شت و فلان شتە دنیایەکان کۆتایی پێدێ ئەوەی بەردەوامەوە ئەمێنێ شتە قیامەتیەکانە ئەمجا خۆشەویستەکانم لە سونەتی پێغەمبەر وایە ماڵ و مناڵ و هەموو بەیەکەوە لەیلەتول قەدر بگرن جا ئێمەش با ماڵ و مناڵەکانمان ڕابێنین لەم شەوە مبارەکە هەڵیان سێنین ڕایان بێنین تۆزی بە ڕۆژە بخەون بە شەو زیندوو کەینەوە بۆ عیبادەتی خوای پەروەردگار خوای تەعالا ڕەحمی خۆی بەرەکەتی خۆی ئەڕژێنێ بەسەر ماڵێکە
پیاوەکە و ژنەکە و مناڵەکان هەموو بەیەکەوە عیبادەتی خوا بکەن. الله ئەکبەر. خوا بەرەکەتی خۆی ئەڕژێنێتە سەرتانە. چەند خۆشە خۆشەویستەکانم، لە دەستی خۆتانی دەرمەکەن.